بەڵە خۆشەویستان دیارە هەر لە سەر دوایین گۆڕانکاریەکانی پرۆسی سیاسی لە عێراق و وەروە ئەو بڕیارە نوێیانەی کانەوە بەناو دادگای فیدراڵی لەسەر کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک بابەتی نوێ دەری دەکات و ئەوەی کە پێشبینی دەکرێت گۆڕانکاری لە نێو کۆی پرۆسە سیاسیەکان و سیستمە سیاسیەکاندا لە نێو عێراقدا هەوڵی لێ دەدرێت لەلایەن دادگای فیدراڵیەوە، بەڵام زۆر جار ئەم بڕیارانە ڕخنەی لێ دەکەوێتەوە یاخود ناکۆکی لەم جۆری لێ دەکەوێتەوە کە لە ئێستادا دووبارە دەرگای خۆ کاندیدکردن بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماریەکێک کە لەو بابەتانە کە ناکۆکی زۆری لەسەر و کۆی ئەو کەسانی کە شارەزای بواری یاسان و چاودێرانی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان بابەتەکە بە نادەستوری و ناقانونینەوە دەبن کە دیارە ئەمە بابەتێک بوو کا گفتوگۆم لەگەڵ میوانەکەم کرد لە تەوەری یەکەمدا بابەتێکی دیکەش کە لە ماوەی ڕابردوودا دادگای فیدراڵی لەبارەی پرسی کەمنەتەوەکانی عێراق و ئەو کورسیانی کە لەناو پەرلەمانی عێراقدا هەیەە بڕیاری دەرکرد دیارە ئەم بڕیاریش جۆرێک لە دەنگدانەوەی بەدوای خۆی داهێنا و باز لەوەش دەکرێت کە خودی پەیامەکە و بڕیارەکەی دادگای فیدراڵی بە نادروستی گەشتۆتە تەواوی هاوڵاتیانی عێراق لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگۆی لەگەڵدا دەکەم کا بەڕێز هێمن حەسیبۆ بەڕێزیان چالەگوانی مدەنین و ڕاستەوخۆ لە کەرکووک و میوانم دەبن کاگە من سپاس بۆ ئامادەبوونت بێگومان جنابت ئەگەداری بڕیارەکەی دەمەوێت زانیاری زیاتر لە زاری جناب تۆ بزانم ئەم بڕیارە خودی بڕیارەکە چی دەڵێت پەیامەکە بە دروستی گەشتۆتە گوێی تەواوی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان. زۆر سواز بۆ ئێوەش دەست خۆش بێ ئەوە پرسیارە ورژاندی و پرسیارە زۆر گرنگە کە ئایا پەیامەکەەوە خۆی گەیشتووە من دوێنەکە زۆر متابعام کرد هەم لە میدیای کوردی هەم لە میدیای عێراقیە لێکدانەوە ئێوە ئاکرا کە دادگای ئیتیحادی با بڵێن کورسی کۆتای ئێزیدی و با بڵێن شەبەک و کوردانی فەیلی هەڵوەشاندۆتەوە و مافی ئەویان نییە کورسی کۆتایانە بێ نەخێت بڕیارەکە وا ناڵێک ئەم بابەتە ئەم بڕیارەی دادگای دەستوری کە هاتووە لەسەر سکاڵای خاتوونێکی با بڵێن پێکاتەی ئێزیدی بە ناوی خالدەوە سکاڵای کردووە سکاڵاگە لەسەر ئەوەیە ئەڵێ بۆچی پێکاتەی مەسیحی با بڵێن لە کەرکوو کورسیان هەیە لە دهۆ کورسیان هەیە لەو شوێنانەی کە بوونیان هەیە بەڵام پێکاتەی یەزیدی بەس لە مووسڵ کورسیەیە لە کاتێکا لە دهۆک پێکاتەی یەزیدی با بڵێن لە شێخان لە زومار ئەم ناوچانێش بوونیانەیە بۆ لە چوارچێوەی بازنەی هەڵبژاردننی پارێزگای دهۆکە کورسیان بۆ دیاری نەکراوە لەسەر نەتیجەی ئەمە کە تاعنی گردووە ئەم خاتوونە دادگای ئیتیحادی کە پێدا چوونەوەی کردووە مافی داوە بەم با بڵێن بەم خاتوونەوە دقی با بڵێن ئەو بڕگانەی یاسای هەڵبژاردننی هەڵوەشاندۆتەوە کە مافی پێکهاتەی ێزیدی لە ڕووی کورسی هەڵبژاردنەوە تەنها لە مووسڵە حەسر کردووە لە پەیدا بۆ نمونام ئەم خاتووناڵێ ئێمە لە شێخان ئەوەنە ێزیدیمانەوە لە زومار و لە کۆی چوارچێوەی پارێزگای دهۆکە نێزگەی 100 بۆ 150,000 پێکهاتەی ئێزیدی هەیە ناکرێت کورسێکی بۆ دیاری نەکری ئەمە یەکێک لە خاڵەکانی خاڵێکی تری ئەوەیە مەسەلەن ئێزیدیە کە دانیشتووی باوڵێن پارێزگای دهۆکە بۆی نییە لەسەر کورسی کۆتای ئێزیدیەکان لە مووسڵ خۆی کاندید کاواتە دەوێت تەنها ئەو کەسێک کە خەڵکی مووسڵە خۆی کاندیدکە لەم حاڵەتەیە ئێزیدیەکانی پارێزگای دهۆک بێبەش کراون بۆیە یعنی ئەم بابەتە ئینانە دادگاکە بڕیاری داوە ئەڵێ ئەو ئالیەتەی دیاری کراوە بۆ کورسی کۆتای ئێزیدی و شەبەک و کوردانی فەیلی هەڵوەشێنراوەتەوە لەبەرەی ناودەستوریە پێویستە ڕێکارێک بکیرێتە بەر و پەرلەمانی عێراق یاسایەک دەکات بە هاوشێوەی پێکهاتەی مەسیحی با بڵێن کورسی کۆتاییان بەپێی دەستور و بەپێی دابینکردنی یەکسانی و دادپەروەری لە نوێنەرایەتیکردنا بۆ دیاری بکە. باشە ئێوە چۆن بڕیارەکە هەڵە سەنگێن پێتان وایە لە بەرژەوەندی هەم کەمەنەتەوەکان و هەم کوردی شابێت بڕیارەکە؟ طبعا بڕیارەکە ئەم بڕیارەی دەرچۆ دوو لایەنە من پێم وایە لایەنە زۆرینەکەی پۆزەتیڤە لایەنێکی ئیجابیە بۆ نمونە ئێمە لە پێکاتەی مەسیحیە با بڵێن کە 5 کورسیانەیە بەغدا کەرکووک هەولێر مووسڵ دهۆک یەک بازنەی هەڵبژاردنە واتە کە مەسیحیەکی کەرکووک دەتوانێت دەنگ بدا بە مەسیحیەکی مووسڵ یا مەسیحیەکی مووسڵ دەنگ بدا بە کاندیدێکی مەسیحی لە دهۆک پێم وایە لەو جانبەوە ئەمە لایەنێکی پۆزەتیڤی هەیە ئەم بڕیارەکە ئیتر ئەگەر عێراق کرێتە یەک بازنە بۆ کورسی پێکهاتەی ئێزیدیەکان ئەمە لایەنێکی کەواتە دهۆک دەتوانێت دەنگ بدا بە مووسڵ دەتوانێت دەنگ بدا بە دهۆک لە ڕووی پێکهاتەی ئێزیدیەوە و لایەنێکی تری ئەوەیە بەپێی ئەم بڕیارەی دادگا پێکهاتەی ئێزیدی مافی خۆی هەیە کە لە هەڵبژاردننی داهاتووە
لە کورسیەکی لە سنووری پارێزگای دۆک بۆ دیاریکرێ وەک چۆن کورسێکی لە مووسڵەیە ئەمە دوو لایەنە سلبەکەی کە من پێم وایە لایەنێکی کەمە ئەوەیە کە مەسن هەندێک پێک هاتە هەیە ئێستا بەهۆی بارودۆخی شەڕ و ئەوانەوە ڕویان کردە لە ناوچێک بەڵام خۆیان ئەسلی ئەو ناوچێنین بەڵام ئێستا ڕویان کردە لەو ناوچەیە ڕەنگە داوای کورسی بکەن ئەمە ڕەنگە هەندێک ئیشکالیات دروست بکە بۆ نمونە سابی ئەیمەندایی لەگەڵەوە پێکاتەیەکم ڕێز لێگیراون و مافی ئەوانەیە وەک هەموو وڵاتەیەکی تر و مافی هاوڵاتی دەرجەیەکیانەیە پێشترەمانە لە چوارچەوەی پرۆسەی تعریبا هاتوونەتە کەرکووک ئێستا لە کەرکووە وجودیانە هەچەنە ژمارەکەیان کەمەوە بۆ ئایا ئەمە دەرگا ناکاتەوە ئەوان کورسێکی کۆتا لە کەرکووکە بن ئەمە قسەکەین لەسەرەوەی دۆخی پارێزگای کەرکووک تایبەتی ئەگەر نا هەموو پێکاتەیەک مافی خۆیە لە هەر شوێنێکە ئەگەر چەند عایلەیە کۆک بووەوە نوێنەرایەتیەکی هەبێ باشە دەزانین کە لە ماوەکانی ڕابردوودا زۆربەی و کەمەنێتوانی کە کورسیان هەبوو لە نێو پەرلەمانی عراقدا دەنگەکانیان دەچۆ نێو ڕیزی کوتلە سیاسیە کوردیەکان لە پەرلەمانی عراقدا یاساکە باسی لەمە کردووە کە ئەمە یەک لای بۆتەوە بۆ کورد بێت و بچێتەوە چوارچێوەی سیاسەتی هەرێمی کوردستانەوە یاخود دەتوانن سەربەخۆ بن یان بچنە پاڵ حیزب یاخود سیاسیەکانی دیکەی عەرب و ئەوانە دادگای دەستوری عیلاقەی هەر لەو بابەتەیە باسی ئەوە ناکە کە ئەگەر مەسەلەن پەرلەمانتارێکی مەسیحیە ئێزیدی دەرچوو دوای هەڵبژاردن ئایا ئەچێتە ناو کام لیستی گەورەوە ئەچێتە ناو کام هەیپەیمانێتی گەورەوە یاخود لەگەڵ چی لایەنێکا ئەو بابەتێکی تەحالفاتی سیاسیە لە پرۆسەی دیموکراسیە دادگای دەستوری بەی شێوەیە باسی ئەوەی نەکردەوە تەنها دادگای دەستوری ئەوەی باس کردووە کە دەبێ ئالێت دانرێت تەنها خەڵکی ئەو پێک هاتەیە دەنگ بەو کەسەدا بۆ نمونە ئەم کورسیە تایبەتە بە ئێزیدی کەواتە تەنها تۆمارێکی دەنگدەرانی تایبەتە بێ بە ئێزیدی بە ئێزیدیەکان بۆیان هەبێت دەنگ بدەن بۆ کورسیە نەکەوەی کە ئێمە ئەبینین ئێستاکە یعنی مەسن لە حاڵی حاضر چەند هەڵبژاردننی ڕابردووە کە من ئەتوانم جاری وایە لە جاتەوەی دەنگ بۆ ئەو قوارەیە بدەم کە خۆمەمەوە لە ناو کووردا دەنگ بدەم بە کاندیدێک لە کۆتای مەسیحەکانی لە کۆتای ئێزیدەکان لەبەرەی تۆماری دەنگدار جیان نەکراوەتەوە دادگای ئیتیحادی ئەوەی ئیجبار کردووە کە دەبێ ئەمە جیاکرێتەوە بۆی نەتوانرێت کەس هیچ لایەنێکی سیاسی یا هیچ پێکاتەیەکی زۆرینە یاری بە کورسی کۆتاکانەوە باشە باسمان لەوە کرد کە سوود و زیانەکانی ئەم بڕیارە چی دەبێت بە شێوەیەکی گشتی بەڵام بۆ خودی کەمەنێتەوەکان ئەم بڕیارە بڕیارێکی چۆنە ئەگەر بە بەلایانی باسی بکرێت ئەگەر وەکو کەسێکی مەدەنی باز لە کۆی ئەو بڕیارە بکەین طبعا ئەم بڕیارە من ئەمە پێشەوە تەوزیح بدەم ئەم بڕیارە پێشتر بڕیارێکی هاوشێوەی ئەمە هەبوو لەلایەن دادگای اتحادیەوە لە ساڵی 2010 کە سکاڵای لەسەر یاسای هەڵبژاردننی ئەو کاتە کردە کە هەڵبژاردننی 2010 پێکراوە طبعا هەمان شێوە دادگا یاساکەی هەڵوەشاندووەتەوە و داوای کردە بۆ هەڵبژاردنەکانی دواتر با بڵێت ڕەچاوی عەدالەتی دابینکردنی کورسی بۆ پێکاتەکان بکرێت طبعا بەداخەوە لە 14 و لە 18 ئەمە ڕەچاو نەکراوە جارێتر ئەمە پێشێری دەستورەوە ئەسڵەن دیاریکردنی ئەم بابەتەی ئێستا لە یاسای هەڵبژاردن کە لە 2021 بەڕێوەچوو لە پەرلەمان کە یاساکەیان دەرکرد و تایبەت بە پێکاتەیە زیدی بەر چەند بڕگەیەکیاندانا جاترەوە مخالفی بڕیارەکەی پێشتری دادگا بوو کە لە 2010 دەری کردبوو ئەبا ینی ئەم بابەتە لە 2002 هەیە بەڵام بە بەردەوام پەرلەمان خۆی لێ دەزێتەوە سەر ڕایەوەی بڕیاری دادگای دەستوری هەیە بەڵام پەرلەمانی عێراق خۆی لێ بزێت بەڕای من پێم وایە ئەو بڕیارە باشترین بڕیارە بۆ کەمینە پێکاتەکان یا پێکاتە بچووکەکان ئیتر کوردانی یەزیدی بێ یا شەبەک بێ یاخود با بڵێن مەسیحی بێ ئەمە لە بیرمان نەچێ مەسەن تۆ لە کەرکووکە کوردانی کاکەیمانەیە کوردان ڕاستە لە ڕووی پێکاتە نێتەوە بەشێکن لە کورد بەڵام ئەوان ئاینێکی جیاوازیان هەیە و پەیڕەوی ئاینێکی جیاواز دەکەن مافی وە مێژوو ڕەچەڵێکی دوور و درێژیان لە شاری کەرکووکەوە و مێژوو ڕەچەڵێکی دوور و درێژیان لە دەڤەری با بڵێن بەشێکی لای هەولێر و بەشێکی زۆری مووسڵەیە مافی خۆیانێ لەم یەک دوو شارە بەلانی کەمەوە کەرکووک و مووسڵ سەر و کۆتایەکی کۆتا هەبێت تایبەت بە پێکاتی کوردانی ئێزیدی کە ئەمە من پێم وایە ئەم بڕیارە ئەگەر پەرلەمان پابند بێ لە قۆناکانی داهاتووە لە ژێر سەفقاتی سیاسیە بە جۆرێکی تری یاساکە دەرنەکەن بڕیارێکە لە بەرژەوەندی پێکهاتەکانە بەڵام دەبێت ڕەچاوی ئەوەش بکرێ ئەو پێکهاتەیە بە ئەسڵ
خەڵکی ئەو ناوچەیە بێ نەک لە چوارچێوەی دۆخ و زروفێکا ڕووی کردبێت ئەو ناوچەیە. باشە تخوا کاکێ من باسی بڕیارەکە باسی لە کوردانی فەیلی کردووە وها کۆی شەبەکەکان و هەروە ئێزیدیەکان کردو پرسیارەکە ئەمەیە دیارەکە ڕەنگە من خودی خۆم بزانم و جاکاری بکەم لە کۆی پرسیارەکە ئاگادارم من بابەتەکە بەڵام بۆ خەڵک گەڕۆدی بکەینەوە ئەم پرسیارە زۆر دەکرا بۆچی باسی مەسیحیەکان نکراوە خۆ مەسیحەکانیش بە کە منەتەوە دادەنرێن لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا دەمەوێت ئەمە لە زاری جەنابتۆ وەربگرم بۆچی مەسیحیەکان لە بڕیارەکەدانی بەڵێ دەست خۆش بێەوە پرسیارێکی گرنگە بۆچی مەسیحەکان لە بڕیارەکەیانین مەسیحەکان دادگای دەستوری ئەسڵن کە بڕیارەکەی دەرکردو ئەڵێت با دەبێت کۆتای کورسی یێزیدی و شەبەک و کوردانی فەیلی بە هاوشێوەی کورسی کۆتای مەسیحەکان دادپەروەری تیابێ ینی دادگا پێی وایە ئەوەی ئەوان دادپەروەریە بۆ ئەوان لە مووسڵ کە ڕەچەڵکێکی مێژووی دوور و درێژیانەیە کورسیانەیە لە کەرکوو بامان شێوە کە بوونیانەیە کورسیانەیە لە مووسڵ لە دۆهۆک لە هەولێر کەواتە لەو شوێنانی کە مەسیحی بوونیە کورسی بۆ دیاریکراوە بەڵام ئەمە بۆ کوردانی یەزیدی نەکراوە کە لە دۆهۆکە بوونیانەیە کورسیان بۆ دیاری نەکراوە دوو پێک هاتی مەسیحی وەک باسم کرد پێشتر هەموو عێراقێک بازنەی هەڵبژاردن ئەوە نییە بڵێ مەسیحێکی کەرکووک ناتوانێت دەنگ بدا بە کاندیدێکی مەسیحی لە هەولێر کەواتە یەک بازنەی هەڵبژاردن بەڵام بۆ کوردانی یەزیدی ئەمە نەکراوە مەسن وەک گوتمان ئێزیدیەکی دانیشتووی پارێزگای دۆهۆک ناتوانێت دەنگ بدا بە و کاندیدەی لە کە لەسەر کورسی کۆتا لە پارێزگای مووسڵ خۆی کاندید کردووە نەبووی هەیە دەنگ بدا نەبووی هەیە خۆشی کاندیدکە لەسەر ئەو کورسیەوەتە بۆ بەسیحی یەک بازنەیە بەڵام بۆ پێکاتی یەزیدی بازنەکە جیاکراوەتەوە تەنها لە بڕیارەکەیە ئەوەی کە سوودی بۆ پێکاتی مەسیحی هەیە ئەوەیە کە ئەوانیش ینی بۆ ئەوانیش دەبێت تۆمارێکی با بڵێن دەنگدەرانی تایبەت بەخۆیان نەبێ هیچ لایەن و پێکاتەیەکی تر ناتوانێت لە جیاتی دەنگدەرانی مەسیحی دەنگ بدا بە کاندیدی مەسیحی باشە ئەم بڕیارە کاریگەری لەسەر دەنگدەرانی کورد دەبێت لە کاتی دەنگدانە نا هیچ کاریگەریەکی لەسەر دەنگدەرانی کورد نابێت لە کاتی دەنگدانە لەبەرەوەی مەسەلەن ئەوان پێکاتی مەسیحی ژمارەکەیان دیارە لەوانێ لە حدودی 5 بۆ 10,000 ناشگاتە 10,000 دەنگدەر ئەگەر هەیەیان بێت لە کەرکووکە بۆیە ناتوانانی بڵێ کاریگەریە ڕەنگە کاریگەریکی ناڕاستە و خۆ هەبێ بە شێوەیەکی پۆزتیڤ کە هەندێک جار هەندێک ئەحزابی سیاسی مەسن خەڵکی خۆی هانداوە دەنگ بدەن بە دەنگدەرێکی مەسیحی ئەوانە ڕەنگە لەمەیان لەو حاڵتەیە و دەنگدەرە کوردە بگەڕێتەوە بۆ قوارە کوردیەکان تر هەر قوارێکی سیاسی بێت باشە پێتان وایە لێسادا دادگای فدراڵی جۆرێک لە جۆرەکان هەوڵی کۆمەڵێک یاسا دەدات هەمواری بکاتەوە کۆمەڵێک یاسای نوێ دەردەکات و هەرچەنە لەگەڵ هەر گۆڕانکاریەکیشدا دەکرێت هەر بڕیارێکە دادگای فدراڵی دەیدا کۆمەڵێک لێکەوتە و دەنگدانەوەی دەبێت و هاوڵاتیان و بەگشتی چاودێران و یاساناسانیش دەبن بە دوو بەشەوە پێتان وایە لەم بڕیارە نوێیانی دادگادا جێی کە منەتەوەکان دەکرێتەوە پرسی کەرکووک و ناوچەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستان دادگای فدراڵی بە شێوەیەکی بێلایەنە دەتوانێت لەسەر ئەم پرسا یاسای نوێ دەربکات یاخود کۆمەڵێک یاسا هەیە هەمواری بکاتەوە طبعا دادگای دەستوری لە ئێستادا ئەگەر بەهۆی ئەو بارودۆخە سیاسی لە عێراق هاتوۆتە ئاراوە ئێستاکەیەکێکە لەو دامەزراوانی کە لە واجهەی سیاسی و یاسایی و میدیایی یاداوە بەردەوام قسەیە و بەردەوام لە ماوانەیە بڕیار دەردەکات طبعا بڕیارەکان بێشک دەبێ بڵێن هیچ دامەزراوەیەک نییە لە عێراقا لە ژێر کاریگەری با بڵێ ململانی سیاسیەکان و تەسیراتی سیاسی نەبێ بەڵام دادگای دەستوریەکی کە لەو دادگانەی تا هەندازێکی باش توانێتی سەر بە خۆی پارێزێت سەرڕایەوەی تێبینیشەیە لەسەر ئەدایەکەی و هەندێک جار پێ لە هەندێک لایەن یاخود چاودێران پێ وایە تەسیراتی سیاسی بەسەرێتی سەبارەت بەم بڕیارەی کە لەبارەی کورسی کەمە پێکاتەکانەوە دەریکردە بڕیارێکە تەواو یاساییە چکم جیاوازی هەبوو هەم مەسیحی کەمینەیە هەمیش یەزیدی کەمینەیە بەڵام دوو دۆخی جیاواز بۆ ئەم دوو پێکاتەیە ڕەچاو کرابوو پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا لە دوای ئەم بڕیارەوە پەرلەمانی عێراق وەکوت لە سیاسەکانی عێراق بۆ هەڵبژاردنین داهاتوو پابەند دەبن کە لە یاسای نوێدا ڕەچاوی بڕیارەکانی دادگای اتحادیکردن وەکو ئەوی پێوتم پێشتریش ئەو بڕیارە هەبووە لە 2010 بە شێوازێکی تر بەڵام لایەنە سیاسەکان کە یاسای هەڵبژاردنیان دەرکردووە لە چوارچێوەی ململانی و ڕێک نەکەوتن و کە کاتێک هاتوونە ڕێککەوتونە پێکاتەکانی وەک شەبەک و یەزیدی بوونەتە قوربانی ڕێککەوتنەکانیانە بۆیە ئەمە گرنگە بزانین ئایا جارێتر دادگای دەستوری
بڵێن پەرلەمانی عێراق یاساکە دەرکرد بۆ هەڵبژاردننی 3 ساڵی تر 4 ساڵی تر جارێکی تر مخالفەی دەستورەکە بڕیارەکەی دادگای دەستوریەکات یاخود مڕاعاتی بڕیارەکەکە و جێبەجێیەکە ئەمە لەو بابەتە لە سەر دادگاکە دادگای دەستوری من پێم وایە ئەوە نییە خاڵی بێ لەوەی کە فشاراتی سیاسی گوشاری سیاسی لەسەر نییە بەڵام تا ئەندازەیەکی باش توانیوێتی با بڵێن سەر بەخۆی خۆی پارێزیەوە بەداخیشەوە لایەنە سیاسەکان لەم دوایانە کە لە ڕووی سیاسی و گەیشتنە بەبن بەست بۆیە هەمویان ڕوو لە دادگای دەستوری دەکەن پێشتر لایەنە سیاسەکان کەمترینیان ڕویان لە دادگای دەستوریە کرد بەڵام ئەم بابەتی یەزیدی بابەتێکە تازە نییە. باشە خوا کاگێ من دەمێت دوا پرسیارم لەسەر کوی دۆخی کەمەنەتەوەکانی هەولێر و ئەو ببوورە کەمەنەتەوەکانی کەرکووک و ئەو ناوچانە بکەم لێسادا دۆخیان چۆنە زۆر جار ناوبەناو ناڕزایەتی دەردەبڕن کە بەپی پێویست ئاوڕیان لێ نادرێتەوە مافیان پێشێل دەکرێت و هەم ئەو بڕیارانی دادکا و پەرلەمانیش کەمتر بەلای دۆخی کەمەنەتەوەکاندا دەڕوا دەمێ بزانم دۆخیان چۆنە. بەڵێ بەداخەوە ینی دۆخی کەمینەتەوەکان ڕەنگە منیش بڵێن بە پێی پێویستنیەوە پێ و خواستنیە مەسەن تۆ لە شارێکی وەک کەرکووکدا کە شارێکە بە فرە ڕەنگی و بە فرە پێکاتەیی ناسراوە من پرسیارێک دەکەم لە پێش 2023 نێزگەی 200 بۆ 400 خێزانی ئەرمەنی هەبووە لە کەرکووک بەڵامەوەی من بزانم ئێستا ناگاتە 15 ژمارگە ناگاتە 15 خێزان بۆچی ئەم خێزان ئەرمەنیانە نەمان و بۆ چ کۆچیان کرد تەمانەمانە فاکتەر هەیە بارودۆخی ئەمنی لە دوای 2023 لە ڕووی ئەمنی کردەوە تیرۆریستیەکان و دواتر شەڕی داعش و دواتر بارودۆخی دوای 16 ئۆکتۆبەر ئەمانە هەمووی وای کرد بە تایبەتی ئەم کە پێکاتانە کە بەشی زۆریان ئاینی جیاواز پەیڕەو دەکەن ڕوبەڕووی هەڕەشەی تیرۆر بوونەتەوە لە هەمان کاتیشدا ئەوروپا و ڕۆژئاواش بەبەردەوام دەرگای کردوێتەوە بڕوی ئەم پێکاتیانەیە کە بیان گوازێتەوە ئەمە یەکێک بۆ لەو هۆکاری کەوای کە من پێم وایە تەسیرێکا لەسەر فرە پێکاتەیی کەرکووک مەسەن مەسیحیەکان ژمارەیان چەند بۆ بەدڵنیایی ئێستا ئەگەر لە 170 کەمی نەکردوێ لە 150 کەمی کردووە بۆیە ئەم تەسیراتانە تەسیراتی زۆر خراپن بۆ ئایندەی کەرکووک بۆ سیمای کەرکووک چوو و ئەمە بە هەمان شێوە بۆ مووسڵ و بڕیارەکانی دادگاش وەک پێتم بە بەردەوام لایەنە سیاسی گەورەکان و پێکاتە گەورەکان کە ململانیانە بێ دواتر کە دێن ڕێکەون لەم ڕێکەوتنانەدا دەرا با بڵێن پێکەکەمینەکانە بنە قوربانی یاخودەوەی بە زمانێکی کوردەواری لێکەونە ژێر پێوە و بنە قوربانی دەستکەوتی پێکاتە گەورە و یا با بڵێن لیستە گەورەکانی ناو پەرلەمانەوە بۆ یاسەیەکی مەنسەبێکی وزاری یا وەکیل وەزیریانە یا نوێنەرایەتێکیانەیە دەستی بەسەرایگیریە بۆیە من پێم وایە دوای 2023ەوە نەک لە کەرکووک ناوچنێت جەناکان لە تەواوی عێراقا و تا ئەندازەیەکی لە هەرێمی کوردستانە نەتوانراوە مافی کەمینە و پێکاتە کەمینەکان پارێزرێت. بەڵێ هێمن حەسیب چالاگوانی مەدەنی زۆر سپاس دەکەم کا لەم تەورەی بەرنامەکەمان میوانمان بووی.